هەفتانە لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە چەندین هەواڵی تایبەتمان دەربارەی کار و چالاکیەکانی هونەرمەندانی شاری کەرکوک دەبێت هەر لە سازکردنی کۆنسێرت و هەروەها شانۆیەکان شانۆی سەرشەقام و لە ئێستاشدا گروپی شێوەکارانی شاری کەرکوک پێشانگایەکی شێوەکاری تایبەت دەکەنەوە کە کۆمەڵێک لە شێوەکارانی شاری کەرکوکی تێدایە کە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە هونەرمەندان و شێوەکارانی شاری کەرکوک کرایەوە کە لەناو پێشانگاکەدا چەندین کاری شێوەکاری زۆر تایبەت نمایش کرابوون. لە شاری کەرکوک و بە ئامادەبوونی هونەرمەندانی شارەکە پێشانگای شێوەکاری گروپی نیگارکێشانی کەرکوک کرایەوە. پێشانگاکە چەندین بەرهەمی ناوازەی نیگارکێشانی شارەکەی لەخۆگرتبوو. ئێمە وەکو ڕێکخراوی کەیفۆر بۆ پەرەپێدانی مرۆیی باوکاری سەنتەری ڕۆشنبیری کەرکوک لەگەڵ گروپی کچانی نیگارکێش شاری کەرکوک هەستاین بەکردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری بۆ زیاتر لە 60 نیگارکێشی کرد شاری کەرکوک لە پێکاتە جیاوازەکان لە شاری کەرکوک و لەگەڵ کەشێکی موزیکی بۆ گەنجان بۆ لاوانی شاری کەرکوک و ئەمە یەکەم چالاکی ساڵی 2005 ڕێکخراوی کەیفۆرە و ئینشەڵا لە چالاکیانی ئایندە کاری باشتر و باشتر بۆ گەنجانەکەین. سپاس بۆ کورسات کە ئامادە بوون، سپاس بۆ سەنتەری ڕۆشنبیری کامیشە هاوکار و پاڵپشتی ڕێکخراوی کەیفۆر و ڕێکخراوی گەنجان. من گەنجانێک کەوا بەشدارن ئەمووی تەلەبەی مەبەتوانین کردمەوەش خەڵکی بەشێکی زۆریان خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانن و بەشێکیان تەخەڕوجیان کردووە و دەرچی کۆلێژی هونەرە جوانەکانن. هەمویان خەڵکی کەرکوکن لە پێکاتە جیاوازەکان کورد و عارەب و تورکمان بەشدارن لە پێشەنگایەم. ئاچە و دەکۆشن کارێکی جوان و تازەیە، هەمویان دڵخۆشن و خواستی خۆیان و خواستی ئێمەیشە بۆ بتوانین خزمەت بە گەنج و ڕۆتی گەنج لە شاری کەرکوک بکەین.